ستافی ئەزموونی کوردستان لە دهۆکی ڕەنگینە. لێرەوە میوانەکانمان بەرەو شوێنە گەشتیارەکان دەبین و دەمانەوێت ئەزموونی پێشکەوتنە گەشتیاری و ئابوووریەکانی هەرێمی کوردستان ببینن. تاوەکو دەگەینە قەزای ئامێدی لە ناوپاسی ئەزموونی کوردستان بەشێک لە میوانەکان دەدوێنم. با بزانین لە دیدی ئەوان ئەزموونی کوردستان چۆن دەبینرێت، چۆن باسی پرۆگرامی ئەزموونی کوردستان دەکەن. سڵاوت لێبێ مامۆستا. من بە کوردی باسیەوەم کرد. ئەو بەرنامەی کە برادەران تێیدا بەشدار دەبن هەمیشە یان لە ئوتێلەی لێ میوان دەبن دەست بە گفتوگۆکانمان دەکەین، یانیش بڕگەیەکی بەرنامەی ئەزموونی کوردستانمان لەناو ئەم پاسە دەبێت. ئێوە ناوی بەرنامەی ئەزموونی کوردستانتان زانی، تەجروبەی کوردستان، و باسی وەشمان کرد کە چەندین ئەڵقەتان بینیوە. من دەمەوێت بەو پرسیارە لەگەڵ جەنابەت دەستی پێ بکەم. دیدگای تۆ بۆ ئەو ئەزموونەی کوردستان کە پێیدا تێپەڕێت چییە؟ بەتایبەت کە ماوە سەردانی کوردستانەکەی دەگەڕێیتەوە چ شتێک لە ناختا دەمێنێتەوە. واتان لێ دەکات کە دووبارە وەک موگناتی سەرنجی ئێوە بۆ ئێرە ڕابکێشێت و هۆکارەکەی چییە؟ أكو شيء بداخلكم يبقى يخليكم تنجذبون للكردستان، يسحبكم مثل مغناطيس ترجعون للكردستان. شنو السبب؟ أحييك ست على هذا الاستقبال الحفوي وعلى الكادر الجميل وعلى الاستقبال والحفاوة. حقيقة احنا سلااوت لێبێت خاتون، دەست خۆش بۆ پێشوازیە جوانەوە و بەرنامە جوانە. لە ڕاستیدا سەردانمان زۆرن، واتە دەواازەیەکی تایبەتە. تەنانەت کە باسی چوارچێوەی کاری ڕاگەاندن دەکەین، ڕاستەوخۆ سەرنجمان بۆی دەچێت، چونکە تایبەتبەندی منیش ڕاگەاندنە. واتە شتێکی جوانە و لە بڕی ئەوەی بچم بۆ دەرەوەی وڵات بە دۆلار پارە خەرج بکەم دێمە ئێرە و هەموو شتێکی لێ دەستەبەر کراوە. واتە کوردستان کۆپیەکی وڵاتانی دەرەوەیە. أما بختي كوي أو دوخة قشتية كليرة هي اللي تنعيشه حاليا وبعض. أما كرؤى إعلامية حرية الصحافة اللي هنا الموجودة شفتها حقيقة. لرويدي تجاي ميدياي شوا أو آزادي الروجنامانية ليرة هي وبينيوما هاو بيشي زورم ليرهن بويان باس كردوم. بەشێوەیەکی گشتی ئازادی ڕادەربڕین لە سوسیال میدیا و تۆڕەکانی پەیوەندی کۆمەڵایەتی هیچ کۆتوبەندێکی وەک پێشویان لە بەردەم نییە. کاتی خۆی کۆسپ و لەمپەری زۆر لە بەردەم ئازادیەکان هەبوون. ئەو بەرەو پێشچوون و ئاوادانکردنەوەی کە لێرە هەیە و تێبینیمان کردووە بەرەو پێشچوونێکی گەورەیە. واتە لە ڕاستیدا پێشکەوتن و شتی نوێ هەن. سەردانی هەر ناوچەیەک بکەین شتی نوێ و بەرجەستە دەبینین. هەمووشیان لەسەر یەک سیستەم نین. يعني مو ماقي على سيستم واحد او ليفل واحد، انما تتعدد تعبر المراحل وهذا. اما بطريقه يعني نشوفون هسه حتى بەڵکو نوێگەریەکان فرەڕەهەند و جۆرا و جۆرن. تەنانەت ئەو ڤیدیۆ کلیپانەی لێرە تۆمار دەکرێن هەندێک جار گرتەیەکم پیشاندراوە. سەرەتاوام زانیوە لە وڵاتێکی ئەوروپا گیراوە، بەڵام دواتر پێیان گوتم مامۆستا ئەمە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. ئەمە شتێکی زۆر جوانە و شتێکە وەسف ناکرێت. بە شێوەیەک بۆتە جێگەی ڕاکێشانی سەرنجی خەڵکی بەغدا و پارێزگاکانی باشووری عێراق کە بەرەو ئێرە دێن، چونکە هەموو شتێکی پێویست بۆیان لێرە دەستەبەر کراوە. تمام، خلينا نشوف من غير جانب. تەواو با لە دیوێکی دیکەوە سەیری بکەین. لە ڕووی ڕۆشنبیریەوە تۆ وەک دەرهێنەرێک هەڵبەتە لە ڕووی ڕۆشنبیریەوە تۆش تێڕوانینی خۆت هەیە و دیدگای تایبەتت هەیە. تۆ چۆن کوردستان و ئەو پێشکەوتنانە دەبینیت کە لە کوردستان هەیە؟ چونکە وەک دەزانین ئێمە لە دهۆک ساڵانە فستیڤاڵی سینەماییمان هەیە و فیلمی نێودەوڵەتی تێدا نمایش دەکرێت. جا لە ڕووی ڕۆشنبیریەوە چۆن دەڕوانە کوردستان و چۆن توانیوێتی لەو ڕێگەیەوە بەرەو پێشەوە بچێت؟ كردستان قدر بها يتقدم لقدام. حقيقة إن هذا أنا كنت حاب أنوه عنه. دائما المهرجانات الدولية بصورة عامة، المهرجانات الدولية تصير بالإقليم. السبب يعني إذا ذكر هسان حتى ئەوەی ڕاستی بێت هەرچی فێستیڤاڵە نێودەوڵەتیەکانن لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچن. هۆکارەکەشی یەکەم بۆ ئاسایش و سەقامگیری بە شێوەیەکی گشتی و سەرەکی دەگەڕێتەوە. ئەو ڕۆشنبیریەی لێرە هەیە سەرنجی هەمووانی ڕاکێشاوە. دەبینین تاچی کورد قۆرخکاری بۆ تەنها نەتەوەکەی نەکردووە، باوەشی بۆ عەرەب و هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیەکان کردوتەوە. بۆیە دەبینین لێرە ئاسوودەیی بۆ هەمووان هەیە. مامەڵەکردنی من لێرە مامەڵەکردنێکی تاکە کەسی نییە. مامەڵەکردنم لە سەراستی گشتیە. من لێرە هیچ بابەتێکی تایبەت یان خەڵکێکی قۆرخکار یا خود ڕاگەزپەرستی نابینم. عامة ما شفت يعني فد موضوع خاص او ناس محتكره او عنصريه. اهم موضوع هو الحب اللي نركز عليه. يعني گرنگترین ئەو بابەتانەی دەمەوێت تیشکی بخەمە سەر ئەوەیە بە هەندێک لە بواری میدیا بچینە دەرەوە بۆ جەماوەری وەرگر بگوازینەوە، چونکە ئەگەر بمانەوێت بابەتێکی دیاریکرا بۆ جەماوەر بگوازینەوە، ئەوە من کە ئەمڕۆ لێرەم لە کوردستان دەبێت لەوە ورد بینەوە کە زۆر شتم لێرە بینی. لەوانەش ئەو ڕۆشنبیریەی لێرە هەیە ڕێزگرتن. ئەو میوانەی کە لە پارێزگایەکی دیکەوە دێت و سەردانی ئێرە دەکات
بە هیچ شێوەیە کەس بەبوونی جیاکاری ناکات. بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ من لە نۆڕەیەک بوەستم و بۆ بابەتێکی دیاریکراو هیچ جیاکاری لە نێوان خەڵکی و پارێزگایە و پارێزگاکەی خۆم نبینم. هەموو شتێک بە یەکسانی دێتە بەرچاوم. تەنانەت شەوی ڕابردوو کاتێک سواری تەکسیەک بووم کاتێکی خۆشمان لەگەڵ شۆفێرەکە بەسەر برد. کەشێکی تایبەتی کوردیمان بەیەکەوە ڕەخساند. دواتر گوتی دیارە ئێوە عەرەبن. تۆزێک زمانی عەرەبی دەزانی. بەڵام بینیم جێ لە گۆرانی عەرەبی دەگرێت. ئەمە شتێکی زۆر جوانە کە لای ئێمە نییە. دەبینین لە بەغدای پایتەخت چەند جەنجاڵی و قەرەباڵغی هەیە. بەڵام لێرە ڕوبەرەکان فراوان کراون و شتی نوێ هەیە. احنا نشوف العاصمه بغداد احنا يعني اختنقت بعد بالسكان بالامرانيات الموجوده بهذا بمنطقه مساحه بس هنا اكو مساحه كبيره ومساحه واسعه وشيء يعني جديد ورائع. فرحت بالوجهة نظر اللي عندك ويعني أحب بعد تێڕوانینەکەت جێی دڵخۆشیە حەز دەکەم دواتریش درێژە بە گفتوگۆکانمان بدەین بەڵام دەرهێنەر ئاماژەمان بۆ دەکات بۆیە من ناچارم لەگەڵ جەنابەت کۆتایی با گفتوگۆ بهێنم و دەچینە لای بەشداربوویەکی دیکە کە لەگەڵمان ئامادەیە گوێبیستی تەڕوانینی ئەویش دەبین ڕای ئەوانی دیکەش وەرەگرن أنهي الحوار ونروح على واحد مشترك الأخلي ويانا موجود هم نسمع وجهة نظره وهم نشوف آراء المباقي. ست أسماء خاتو ئەسما ڕوو لە جەنابەت دەکەین و لەگەڵت دەست بە گفتوگۆکەین لەبەر ڕۆشنایی قسەکانی مامۆستا زەمەن ئەو باسی شتێکی کرد کە پێشتر من و تۆ قسەمان لەسەری کردبوو سەبارەت بەو هەناسەی لە عێراق هەیە زۆرترین شتیش لای میدیاکاران ئێستا هەموو خەڵکێک بۆ گەشتیاری سەردانی یاریمی کوردستان دەکات بەڵام میدیاکاران وەک چۆن بڵیت بۆ ئەمە بە دوای دەرفەتێکدا دەگەڕن ڕاستەوخۆ دێنە کوردستان دەمەوێت بزانم هۆکار چییە کە میدیاکاران و هەموو خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بەڵام تێڕوانینی کەسی ڕاگەیاندن کار شتێکی جیاوازە باسی دیدگای خۆتم بۆ بکە لەسەر ئاوادانکردنەوەی کوردستان و لەبارەی ژێرخان و ئەو ڕۆشنبیری لێرە هەیە دەمێ بزانم کەسی میدیاکار چ تێڕوانینێکی هەیە من الثقافة اللي كلها موجود أريد أشوف وجهة نظر الإعلامي شلون تفضل. أول شيء تحية لحضرتك وللقناة والكادر الموجودين الله يساعدهم على هالتعب. سەرتا سڵاو لە جەنابەت و کەناڵەکەتان و ئەو ستافەی کە لە بەرنامەکەدا لەگەڵمانن خوددا لەو ماندووبوونیان هاوکاریان بێت یەکەم شت لەبەرەوەی کە من میدیاکارم وەک دەزانی بەشداری لە زۆرترین کۆنگرە و کۆنفرانسدا دەکەم بە لە بەرچاوگرتنی ئەڵقەی ڕابردووی بەرنامەکەتان تەنانەت هەموو شوێنەکان شوێنی پەرلەمانی کوردستان دەتوانیت وەک هەر فەرهەنگێک کە لێرە هەیە ئەمە بابەتێکە کە هەمیشە فۆکەس دەخەمە سەری هەمیشە وەک فەرمانگەکانی دیکەی فەرمی دەتوانیت بە بەردەمیدا بچیت کە ڕاستیەکەش هەر ئەمەیە ئەمە لای ئێمە نییە بۆ نمونە ئێمە لە بەغدا زۆر سەختە بەهۆی بوونی ژمارەی زۆری بربەستە کۆنکرێتەکان و بازگەکان با بڵین بۆ ئەمڕۆ ماف بەوە دەدەین چونکە دۆخەکە لە کوردستان زۆر سەقامگیرترا وەک بەغدانیە کە هەندێک بازگە و پشکنین هەیە و کارەکان هەندێک ئالۆسترە بەڵام ئەوی لێرە سەرنجی منی ڕاکێشاوەوەیە کە ئەمڕۆ کوردستان لە بەرەو پێشچوون بەردەوامە نزیکەی بەر لە ساڵێک من سەردانی دووهۆکم کرد وامزانی کە چرایەکە لە ناو دەستم اليوم كردستان بتطور مستمر اليوم أنا تقريبا قبل سنة دخلت ادهوك باوعد كأنه فد شيء كأنه مصباح علاء الدين ئەمڕۆ لە ناکاو بینیم کە لە ڕووی گەشەی ئاوادانکردنەوە و بنیادنان زۆر خێرایە کەشەکە زۆر خۆشە بۆی کە من میدیاکارم وەک دەزانیت من سەردانی زۆر شوێنەکەم هەست بە ئازادیەکی تەواو دەکەیت واتە ئەوەی ئەمڕۆ من بمەوێت کە وەک میدیاکارێک پێویستی پێیەتی دەتوانم بچمە ناو کۆنفرانسەکان و سەردانی فەرمانگەکانی دەوڵات بکەم و هەست بەوە دەکەم کە هەموو شتێک بە ئاسانی بۆم فراهم کراوە پێچوانەوەی کە ئێمە لە ناوچەکانی دیکە دەبین بەتایبەت لەو ناوچانەی بە بەراوردیش نەکەین چونکە ئێمە یەک وڵاتین و کوردستان بەشێکی دانەبراوە لە عێراق هەمومان خەڵکی یەک وڵاتین خوشک و برایەکین و پەیوەندی بەیەکەوە گرێدراوی هاوبەشمان لەگەڵ یەک هەیە بەڵام شتی سەرەکی کە من بینیومە واتە هیوادارم بەغدا و ناوچەکانی باشووریش سەیری ئەزمموی کوردستان بکەن لێەوە فێر بن هیچ شەرمێکی تێدا نییە کە لێەوە فێر بن روابط مشتركة بيناتنا بس الشيء الأساسي اللي لقيته يعني أتمنى إنه بغداد ولا المناطق الجنوبية نشوف التجربة الكردستان نتعلم من عندها اليوم ما بيها شيء إذا تعلمنا. إذا أنطيتيني فت ئەگەر قەوسێکم بدەیتە منەوە پرسیارە بکەم چۆن دەتوانین ئەو ئەزممونەی لێرە هەیە بیگوازینەوە هەمیشە من باسیەوە دەکەم کە ئێمە لە هەمان ناوچەی جوگرافین نەک لە وڵاتێکی دیکە بۆچی لێرە بەم شێوەیە هەیە و لە ناوچەکانی دیکە زۆر بە هێواشی يصير ليش غير مكان بطء يصير شوية راح تدخليني بمعترك صعب اليوم
الحكومة خلينا نقول. هەندێک بەلکێشی ناو ململانێکی سەختمەکەیت ئەمڕۆ حکومەت و سیاسەتی پەیڕەوکراو ڕۆڵ دەبینن. پێویست ئەمڕۆ سوود لەو حکومەتە ببینین کە لە هەرێمی کوردستان هەیە. بۆچی سوودی لێ وەرنەگرم؟ بۆچی ئەمڕۆ ئەم سەرکەوتنانەتان هەیە و منیش سوودی لێ وەرنەگرم؟ بۆچی بە دوای دانەگەڕم؟ واتە بۆ نمونە ئەمڕۆ هەموو شتێک لە کوردستان بۆمان فراهم کراوە. بۆچی ئەمە لە بەغدانیە لە کوردستان هەیە؟ ئەو ئەزمونەی لە ئاوادانکردنەوە هەیە، با بڵین لە سیاسەت ناکۆکیمان هەیە. حزبەکانیش لە هەموو شوێنێک هەن. ئەو ئازادیەش لێرە هەیە و أمر مو حزبك توانيت راح يدير يعني الأحزاب وين ما كان موجودة وهذه الحرية موجودة. خلينا نقول إنه اليوم كل حزب يقدر يعبر عن رأيه. ليش أنا اليوم ببغداد الاختلافات السياسية تعقد؟ خلينا نقول بۆ من لە بەغدا ناکۆکیە سیاسەکان بوونەتە هۆی ئاڵۆزی. با بڵین زۆری حیزبەکان و ناکۆکیەکانیان ڕۆڵیان لە وەرگرتنی بڕیار هەیە. ئەمەش کێشەیە ڕوبەڕوومان بۆتەوە. لەوانەیە ئەمڕۆ بڕیارەکانی ئێوە لە یەک سەرچاوە دەربکرێن، بەڵام لای ئێمە لەوانەیە لەلایەنێکی دیکە بەهێزتر بێت و بەرهەڵستی بکات. ئەمانە هەمویان پرزگەلێکن کە نابێت بیان شارینەوە. لەوانەیە ناکۆکی نێوان حزبەکان وەک دەزانین تا ئێستا حکومەت پێک نەهێنراوە، دژایەتیکردنی نێوان لایەنەکان لەسەر بەرژەوەندیەکان هەیە. ئەمڕۆ نامانەوێت هیچ شتێک داپۆشین. من ئەمڕۆ ئازادی ڕادەربڕینم هەیە و دەمەوێت تێڕوارینی خۆم بگەێنم. ئەو ناکۆکیانەی لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان هەن لای ئێمەش هەن، بەڵام لە بەرامبەردا لێرە هەموو شتێکی بۆ وڵاتەکەی پارێزگاکەی و هەرێمەکەی دەسەبەر کردووە. بۆچی وەلای من نییە؟ واتە ئەمڕۆ بەغدا کە ناوەندە، بەڵام ئەو پێشکەوتنەی تێدا نابینم کە لێرە هەیە. ڕۆشنبیری، پاک و خاوێنی و ژێرخان، من لەو هەمووانە بێبەشم. مثل التطور اللي موجود هنا، ثقافة، نظافة، يعني أباوع، بنى تحتية، يعني كل هذا أنا أفتقده. أنا أشكرك، أنا دخلت بالكلام. من سپاس دەکەم. من چوومە ناو قسەکانت و بە وردی گوێم لێیان کرد. حەزم دەکرد زیاتر لەگەڵت بەردەوام بم، بەڵام دەمانەوێت بوار بەوانی دیکەش بدەین. دووبارە سپاس بۆ تۆ. ئینشاڵڵا گەشتەکەمان بەردەوامە و کاتێکی خۆشمان لەگەڵ بەسەرە بن. أشكرك. لە دوایەوەیکە لە دهۆکەوە بەڕێکەوتین مەبەستمان ئەوە بوو بینە یەکێک لە شارە جوان و سەرنجڕاکێشەکانی بادینان، ئەویش ئامێدیە کە مێژۆکەی بۆ 3000 ساڵ پێش زاین ئەگەڕێتەوە. ئەم شارە جوانە دوو تایبەتمەندی هەیە کە زۆر سەرنجی هەموو خەڵکێکی ڕاکێشاوە. ئەویش ئەوەیەکە تاکە شارە لە هەرێمی کوردستان کە 1200 متر لە ئاستی دەریاوە بەرز بێت و قەبارەکەی لەوەی کە هەیە زیاتر فراوانتر نەبێت. دەزانن بۆ چونکە لەسەر بانێکە کە بەرزیەکەی 1 کیلۆمەترە و هەروەها پانیەکەیشی 500 مترە، لەوە زیاتریش نابێت. ئەم شارە جوانە ئەمڕۆ میوانداری پرۆگرامی ئەزموونی کوردستان دەکات و ئەو هاوڵاتیە عێراقیانەی کە ئەمڕۆ میوانن لە ئەزموونی کوردستان. ئەوان بەلایەنەوە شارەکە زۆر سەرنجڕاکێش و جوانە. جا هێشتا لەگەڵ ئەوانە پیاسەیەکم بەناوم شاریان نەکردووە. لەگەڵمان بن ئەزموونی کوردستان ئەمڕۆ لە ئامێدیە. قعدنا فت قعدة حلوة مو؟ دانیشتەکەمان دانیشتێکی خۆشە، وایە؟ ئێوەی سەرسام کرد. دوای ئەوەی چەند ڕۆژتین و ماندوو بووین، هەندێک با دابنیشن و پشوو بدەین. سوها لەگەڵمان ماندوو بوویت، سڵاوت لێ بێت. هەڵبەتە ئەمە یەکەم جارە ئامێدی دەبینی، وایە؟ أول مرة قولي لي عن مكان. پێم بڵێ کاتێک شارێکت لەسەر لووتکەی شاخێک بینی هەستەکانت چۆن بوو؟ بامایکەکە لای تۆ بێت، دواتر پرسیار لێ ئەەکەم لەبارەی ئەو ئەزموونی لە کوردستان بینیتە. أسألك على التجربة اللي بكردستان شفتيها. ئەوە شیانی من شفت یەکەم جار پێشەوەی باسی بینینی چیاتان بۆ بکەم دەمەوێت سوپاسان بکەم بۆ ئەو میوانداریە جوانە و پێشوازیەی کە لە ئێمەتان کرد. ئەوەی ڕاستی بێت کە بینیم خانوەکان لە کۆتایی لووتکەی چیا دروست کراون. شوێنێکی زۆر جوان بوو، شتێکی نامۆیە کە خانوو لەسەر بەرزایی یەک دەبینیت و دیمەن و چیا و سەوزایشی هەیە. هەڵبەتە ئەمە شتێکی زۆر جوانە، حەسانەوەیکی دەرونی و سروشت و هەوایەکی پاک بە دڵنیاییەوە ئەمە خەیاڵە. زين سوها جوانە، باشە. سوها تۆ ڤڵۆگەری.
خلينا على المجال ايش نحكي با قسە لەسەر بوارەکەت بکەین. ئەو پێشکەوتنەی لە هەموو جیهان ڕوویداوە و تەکنۆلۆژیا و بڵاوبوونەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان بە دڵنیاییەوە لە شوێنێک هەیە و ڕێڕەوی خۆی لەسەر ڕێگەی ڕاست وەرگرتووە. هەندێک شوێنیش هەن ئەو ڕێڕەوەیان بە هەڵە گرتووە. دەمەوێت بزانم چۆن دەڕوانی تا ئەزمموی عراق بەگشتی و کوردستان بە تایبەتی لەم بوارە. تجربة العراق عامة شلون تشوفيها وكردستان وحدها شلون تشوفيها؟ لە ڕاستیدا من جیاوازی زۆر گەورەم لە نێوانیان بینی بۆی کاتێک من دێمە هەولێر و دوهۆک زۆر بە فراوانی دەبینیت جیاوازیەکە زۆر گەورەیە. یەکەم شت من دەتوانم ئیسراحەتی خۆم وەرگرم لە وێنەگرتن و هیچ کۆسپێک ناهێتە پێشم. هەموو سروشت وەردەگرم و قسەکانم ڕۆنن، بەڵام لە بەغدا ناتوانم ئەو شتە بەویستی خۆم ئەنجام بدەم، چونکە ئەگەر ویستم ڕەکلامێک بکەم یان شتێک لەو جۆرە لە هەموو شوێنێ خەڵک کردبێتەوە و جەنجاڵی دروست دەکەن بۆ ئەوەی بزانم من چی دەکەم و خەریکی چیم و وێنەی چی دەگرم. بەمەش دەستم دەبەسرێتەوە. دوو هەمیش دەستێژی زۆر هەیە و گوێ پێنەدانیش هەیە، بەڵام کاتێک دێمە هەولێریان دوهۆکیانیش هەرێمی کوردستان بەگشتی بە هیچ شێوەیەک ئەو دەستێژیانە نابینم. هەموو شتێک لێرە زۆر ئاسایی و هەموو شتێک لێرە خاوەن ئازادی و کەسایەتی خۆیەتی، کەس دەست ناخاتە کاری کەسێکی دیکە و هەرچیک بیەوێت دەیکات. جا لێرە من زۆر بە ئیسراحەتتر کاری وێنەگرتن ئەنجام دەدەم. باشە سوها تۆ پێشتر کە لەبارەی کوردستان بیستوتە بە دڵنیاییەوە دوای ساڵانی 2023 خەڵکێکی زیاتر ڕویان لە کوردستان کردووە، بەرەو پێشچوون کراوە، خەڵکانێک و گەشتیارانێک دێن و دەگەڕێنەوە. چ جیاوازیەک لە نێوان ئەوەی لەبارەی کوردستان بیستوتە و لەگەڵ ئەوەی بە چاوی خۆ دەیبینی هەیە؟ هیچ جیاوازیەک لە نێوان ئەوەی بیستوتە و ئەوەی بینوتە هەیە؟ اي صح اول شيء كانوا يقولون انه كردستان بەڵێ دەیانگوت خەڵکی کوردستان ڕەکەس پەرستن و خۆپەرستن و خەڵکیان خۆش نایەت، بەڵام دواتر کە هاتم و تێکەڵیان بووم و گۆڕانکاریەکانم بە چاوی خۆم بینی زانیم کە خەڵکی عێراقیان خۆش دەوێت و پێشوازیشیان لێ دەکەن، بەڵام کێشەکە ئەوەیە ئەوەی دێتە ئێرە ئاسوودە دەبێت و دەحەسێتەوە کەچی لە بەغدا هەر لە ناو جەنجاڵی و ژاوەژاوەدایە. ئارامی و ئاسوودەیی نییە بۆ ئێمە، بەڵام کە دێتە ئێرە هەڵبەتە ئارامی و ئاسوودەیی هەست پێ دەکەیت لە ناو هەوایەکی پاک و سروشت و چیاکانیشدا. واتە لێرە هەموو شتێک سروشتیە، نەکوەک بەغدا دەستکرد بێت بۆیە کاتێک دەحەسەینەوە کە دێینە کوردستان هەم بشوێک وەردەگرین هەمیش کەشێک دەگۆڕین. همنا سياحه وهمنا يغيرون جو وهمنا راحه. شكرا سهاب. سپاس سوها، مادەم ئێمە لێرە دانیشتوین با لەگەڵ کەڕارش قسە بکەین و ئەو ئەزیەتە بە تۆ بدەم کە مایکەکە بگەینیتە دەستی کەڕار بۆ. المايك للكرار. اهلا كرار. سڵاو لە تۆش. هەڵبەتە سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ کەناڵە بەڕێزەکەتان هەیە، کەناڵی کوردستان 24. زۆر سپاس بۆ ئەو میوانداریە جوانە و سڵاوت لێبێت. تسلم. أشكرك كرار. سەلامت بیت، سپاست دەکەم. کەڕار بەر لەوەی خۆت بە ئێمە بناسێنی با لەوە لەگەڵ دەست پێ بکەین ئەو ئەزمموی کوردستان پیاە تێپەڕێت. ئێوە وەک گەواهی دەرێک لێرن. هەمیشە و گەشتیار و زیارەتکارانەی سەردانی کوردستان دەکەن دەڵێن هەرێمی کوردستان بە ئەزمموونێکی زۆر جوان ئاگوزارەکات. خۆزگا شوێنەکانی دیکە سوودیان لەو ئەزمموی کوردستان دەبینی. هەر لە ڕووی ئاوادانکردنەوە ئەو پێشکەوتنەی هەیە، کەرتی تایبەت و ژێرخان بگرێت تا دەگاتە هەموو بوارەکانی ڕۆشنبیری و وەرزش و هەموو بارەکانی دیکە. تۆ ئەمە بۆ چیە گەڕانیتەوە؟ ئەو ئەزممونە بۆ چێ دەگەڕێتەوە؟ الرياضة وكل المجالات. برأيك هاي ترجعها للشنو؟ المن يرجع لهاي التجربة؟ یەکەم شت من جوانی و سروش لە کوردستاندا دەبینم بەر لە ماوەیەک سەردانی باکووری ئێرانم کرد. هیچ جیاوازیەک لە نێوانیاندا نابینم. ئێرەش هەمان سروشت و جوانی هەیە، هەمان دار و درەخت و کەناراوەکانی ئەوێ لێرەش دەبیندرێت. پێچەوانەی ئەوەیە کە هەندێک کەس لە بەغدا و ئەو شوێنانە باسیەوە دەکەن، گوایە خۆپەرستی هەیە. هەروەک ئەم خوشکە باسی کرد بە پێچەوانەوە. من دەبینم عەرەبیش کاتی زۆر خۆش لێرە بەسەر دەبن و سەردانی ئێرە دەکەن. تەنانەت لێرە چێژ لە کارەکەی خۆشمان وەردەگرین. هەمیشە کە کارەکەم لە ڕاگەاندن تەواو دەبێت بیر لە گەشتکردن دەکەمەوە. بۆ ئەمە بەسەر سەردانی هەولێر و دوهۆک و شوێنەکانی دیکە دەکەم. هەر جارێکیش دێمە ئێرە پێشکەوتنی نوێ لە دانیشتوان و ئاوەدانکردنەوە دەبینم. واتە شتێکی فراوانە و خەڵکی خۆی بۆ ڕواندنی دار و درەخت ماندوو دەکات. تەنانەت لەسەر ڕێگاکانیش. واتە هەر جارێک دێمەوە ئێرە بە بینینی ڕێگاوبانی نوێ شۆک دەبم. تەنانەت گەشتیاریش کاتێک دێت دەحەسێتەوە. لەبەر ئەوەی جەنجاڵی و شتیوانیە، کاتێک بەم شێوەیە لە شوێنێکدا دەنیشید میزاجی زۆر ئاسوودە دەبێت، واتە لەو ڕۆوە ئاسوودە دەبێت.
كلش زين. أنا قصدي التجربة اللي يمر زۆر باشە من مەبەستم ئەو ئەزمونەیە کە کوردستان پێ تێپەڕێت هەندێک میوان کاتێک دێنە ئێرە دەڵێن ئەو ئەزمونەی کوردستان کە بە سەختی زۆردا تێپەڕیوە و ڕوبەڕووی زۆر ستەم و دۆخی ناخۆش بۆتەوە بەڵام وێڕای ئەمەش توانای خۆراگری هەیە و هەوڵ ئەدات ڕۆژ بە ڕۆژ لەبەرەوە پێشچوون بێت. خلينا نقول بس من رغم هاي عنده الصمود ودا يحاول التطور يصير يوم بيوم. ممتاز. أنا البارحة يعني بالتواصل الاجتماعي. ڕاستە من دوێنێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان واتە لە پرۆگرامی ئینستاگرام وێنەیەک بڵاوبووەوە تێیدا کوردستان لە ساڵی 1970 نیشاندرا بوو تەنیا چیا و دۆڵەکان دیار بوون. ئێستا کوردستان وەک بڵێیت وڵاتێکی تەواو پێگەیشتووە ئەمەش لە ئەنجامی هەوڵدان و ماندووبوونە ببووە لە ڕێگەی ئاوەدانکردنەوە و گرنگجیدان بە درەخت چاندن. ئەمە ژوای کردووە گەشتیار هەست بە ئاسوودەی بکات واتە ئەزمونێکی زۆر جوانە. لە ڕێگەی بەرنامەکەشتانەوە کە هەر بە ناوی ئەزمونە دەبینم ئێرە وڵاتێکە خۆی لەو پێناوە ماندوو دەکات هەر گەشتیار بێت ئاسوودە دەبێت. من ئێستا وەک خۆم کاتێک دێم جگە لە کەمبوونەوەی فشارەکانی کار لەسرم بە هەمان شێوە هەست بە حەسانەوەش دەکەم. صحيح عشت إيدكم. ڕاستە دەستان خۆش بێت کاتی زیاترتان ناگرم چونکە شوێنەکە خۆشە کەش و هەوایەکی خۆشیشی هەیە هەر کەسێک پێی خۆشە خۆی فێنکاتە و پێکانی بخاتە ناو ئاوەکەوە ئەوە با پشووی خۆی وەربگرێت هیوای سەرکەوتتان بۆ خوازم. أتمنى لكم توفيق. خدا ئێوە سەر بخات. سڵاوێکی تایبەت بۆ ئێوە و ئەو برادرانی پشت کامێرا ڕێزم هەیە. أستاذ أحمد هم جوها مامۆستا ئەحمەد ئێرە هەم کەش و هەوایەکی خۆشی هەیە یارمەتی دەرە بۆ پیاسەکردنیش بۆیە گفتوگۆی من و تۆ لە هی برادرانی دیکە جیاوازترە بێت با لەو گۆشەوە دەست پێ بکەین کاتێک قسەمان دەکرد جەنابەت زۆر بە ئاوەدانکردنەوەی کوردستان سەرسام بوویت ئەو بنیادنانەوەی لێرە هەیە ئەوە بەرهێنانەی دێنە ئێرە کۆمەڵگەکانی نیشتەجێ بوون شەقامەکان و شتی وە دەمەوێت لە تۆ ببیستم خۆت بناسێنەوە دواتر باسی ئەو ئەزمونە بکە کە پێشتر لەو بارانەوە قسەمان لەسەری کرد و ئێوە چۆن سەریەوەکەن. أول شيء شكرا لحضرتك وشكرا على قناة 24 كردستان على هذه الاستضافة الجميلة. ست حبينا ننوه على التطور العمراني. یەکشت سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ کوردستان 24 بۆ ئەو میوانداریە جوانە خاتون حەز دەکەم ئاماژە بە بەرەو پێشچوونی ئابەدانکردنەوە بدەم ئێمە ئێستا لە قەزای ئامێدین لە پارێزگای دوهۆک کە بە دەوروبەری پارێزگای دوهۆکدا دەدرێت منەوە تورنێلانەم بینی کە دروست کراون بەرەو پێشچوونێکی زۆریش لە ئاوەدانکردنەوەدا هەیە ژێرخانیش لە هەموو سێکتەرەکان زۆر باشە بۆ ئەمە سەرەتا ئێمە سوپاسی حکوومەت دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە حەسانەوە و ئاسوودەیی هاوڵاتیانی کورد و دوجاریش ئاسوودەیی گەشتیارانی داوام واتە هەموو ئەو پێویستیانە دەستەبەر کراون کە دەبنە هۆی ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان هیوادارین وەک چۆک حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە پێناودا ماندوو دەکا گرنگی وەبەرهێنان دەدا بۆ ئەوەی بە ئاسایش و ئاسوودەیی بێتە ئێرە عراقیش هەنگاوی لەم شێوەیە بنێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو بنێ ڕوبەرێک بخاتە بەردەستی وەبەرهێنەری باشوور کە لەو بوارەدا بێبەشە ڕاستە ئێمە شوێنی گەشتیاریمان لە عراقەیە بەڵام هیوادارین کە بگەینە 30 سەدی ئەو ڕێژەی هەرێمی کوردستان پێی گەیشتووە بۆ ئەوە هەموو سوپاسگوزاریەکمان هەیە کە وای لە ئێمە کردووە بۆ گەشتکردن نەچینە دەرەوەی وڵات لە بریەوە سەردانی هەرێمی کوردستان بکەین دەروونمان ئاسوودە دەکەین وەک دەڵێن لەم قەزایە هەست دەکەم لە سویسرام یا لە لوبنانە واتە هەموو ئامرازەکانی حەسانەوە فەرهام کراون گرنگترین ئامراز سەقامگیریە کە هاوڵاتی عێراقی لێی بێبەشە وەک بوتم سوپاستان دەکەین سوپاسی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو هەموو شتانی پێشکەش بە هاوڵاتیانی کورد و گەشتیاران دەکات المواضيع اللي قدمتها للمواطنين الكراد وللسياح
شكرا لكم. شكرا لك استاذ احمد. لا خليه يبقى مايك. سپاس بۆ تۆ مامۆستا ئەحمەد. نا با مایکەکە هەر لای خۆت بێ چونکە هێشتا کارم پێت ماوە. ئەو بابەتی تۆ ئێستا باست کرد لەبارەی گەشتیاری و خەڵکێک دێتە ئێرە لە کوردستان هەست بە ئاسوودەی دەکات. بەڕای تۆ ئەمە تا چەند هاوکاری هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی خەڵکانێک لە وڵاتانی دەوروبەر بێن کە گەشتیارن لە ناوچەکانی دیکەی عێراق سەردانی ئێرە بکەن. قبل من العراق ناس يروح يسافروا لهم سياحة باش فكرة. بیرۆکەیەکی جوانە سیرکە من وەک گەنجێک کە لە سەرەتای تەمەنمم ئەگەر بمەوێ بیر لە پرۆژەیەک بۆ خۆم بکەمەوە شتێک لە ژیانی خۆمدا بکەم بمەوێ منداڵەکانم لە ژیانێکی خۆشدا بژین هەرگیز بیر لەوە ناکەمەوە ئەو پرۆژەیە لە عێراق ئەنجام بدەم. لەبەرچی چونکە ئێمە لە بابەتی ئاسایش بێبەشین دەستوەردان لە ژیان لە هەموو شتێکدا هەیە. هەروەها ئێستا تۆ پارسە ڕوبەرێکی جوگرافی لە عێراق نابینی کە کرابێتە سەوزایی جگە لە کۆنکریت نەبێت. ئێوە زۆر گرنگی بۆ بابەتانە دەدەن. لێرە ڕوبەری بینایی چەندە بە هەمان پێوەر ڕوبەری سەوزایش هەیە. هەرێمی کوردستان لە ڕووی وەبەرهێنانەوە زۆر گرنگی بۆ بابەتانە دەدا چۆن لە ڕوبەرە بینایەکان دروست دەکا لەو بەریش بە هەمان ڕوبەر سەوزایی. هیوادارین ڕوبەری سەوزایی لە عێراقیش زیاد بێت. ئێستا وەک چۆن باسی ئەو بابەتەم دەکرد ئەگەر بیر لە پرۆژەیە بکەمەوە دەچم لە دەرەوەی عێراق جێبەجێ دەکەم لەبەرچی چونکە ئاسایشمان نییە لە سەرمایە بێبەشین پشتیوانی لە گەنج ناکرێت. سەری حکوومەت هەرێمی کوردستان بکە پشتیوانی لە گەنجان دەکات. گرنگترین شتیش ئاسایش و سەقامگیریە. ئەگەر بمێ پرۆژەکەم دەست پێ بکەم لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکەم. کۆتایی ئەڵلقەی پرۆگرامی ئەم جارەی ئەزمموی کوردستان لە یەکێک لە ماڵە جوانەکانی خەڵکی ئامێدیە بەم شێوەیە کە بڵێین خۆزگەی میوانەکان بوو. ئاواتی ئێمە کڕۆکی پرۆگرامی ئەم جارەی ئەزمموی کوردستان بوو. بەو شێوەیە کە خۆزگەی میوانەکانم بەوە بوو کە ئاوادانیەکی لەم چەشنە و سروشتێکی جوانی بەم شێوەیە کە لەم هەرێمە هەیە لە ناوچەکانی خۆیان هەبێت و ئێمەش خۆزگەی ئەوە ئەخوازین کە کوردستانێکی سربەخۆمان هەبێت و دوور لە شەڕ. ئێوەش هەر بمێنن بە شادی و خواتان لەگەڵ و ماڵتانەوە.